سبەی 99 ساڵ بەسەر ڕێکەوتنی لۆزاندا تێدەپەڕێت کە ئەتیایدا کوردستان کرا بە 4 بەشەوە. لەو یادەدا کۆنگرەی نەتەوەیی کوردستان کۆنفرانسێک ڕێک دەخات و چەندین پێکهاتەی سیاسی و دامەزراوەیی و کەسایەتی لەسەر ئاستی هەر 4 بەشی کوردستانەوە بەشداری تیادا دەکەن. ئەمڕۆژ گفتوگویەکی چر لە لۆزان بەڕێوەچوو بڕیارە یاخود بەڕێپێوان دوایەوە بەرەو ئەو شوێنە بەڕێو بکەون کە واژووی ڕێکەوتنەکەی لۆزانی تیادا ئەنجامدرا. 99 ساڵ بەسەر ڕێکەوتنی لۆزاندا تێدەپەڕێت کە لە 24 تەموزی 1923دا لە شاری لۆزانی سویسرا بەسترا و کوردستان بە فەرمی بەسەر 4 بەش و 4 وڵاتدا دابەشکرا. ساڵانە گەلی کورد لەو یادەدا لە مێژووی ڕێکەوتنی لۆزان ڕێپێوان و گربوونەوە ئەنجام دەدات. ئەم ساڵیش کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە گفتگۆیەکی بەرفراوانی لە شاری لۆزان ڕێکخست و بڕیاریشە دوایەوە با ڕێپێوان بەرەو ئەو شوێنە بەڕێ بکەون کە پەیماننامەکەی تیادا واژوو کرا. هاوکار لە 24 تەموزدا و لە شاری لۆزان و لەو هۆڵەدا کۆنفرانسی نەتەوەیی ساز دەکرێت. کۆنفرانسەکە ڕۆژێک دەخایەنێت و چەندین پێکهاتەی سیاسی و دامەزراوە و کەسایەتی لە هەر 4 بەشی کوردستانەوە بەشداری تیادا دەکەن. کۆنفرانسەکە لەلایەن کەنەکەەوە بەڕێوە دەبردرێت و بەشێک لە بەڕێوەبەرانی خۆجەی لە لۆزانیش لە ناودایە. ئەم کۆمیتەی کە پێکێنراوە بە بۆنەی سەدەمین ساڵ یادی ڕێکەوتنی لۆزانەوە چەندین چالاکی و مەراسیم ڕێک دەخات. بەرپرسانی کۆمیتەکە لە ڕۆژانی داهاتوودا لە کۆنفرانسێکی ڕۆژاموانیدا پلانی چالاکیەکان بۆ 1 ساڵ ڕادەگەیەنن. ئەحمەد قەرەموز هاوسەرۆکی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە سەبارەت بە کۆنفرانسەکە ڕایگەیاند. تا ئێستا 57 پارت و ڕێکخراوی سیاسی ڕایگەیاندووە بەشداریان لە کۆنفرانسەکەدا دەکەن. جگە لە حزب و ڕێکخراوە سیاسیەکان چەندین ڕۆشنبیر و سیاسەتمەدار هونەرمەند و ئەکادمی بەشداری کۆنفرانسەکە دەکەن. لەبارەی ئامانجی کۆنفرانسەکەەوە ڕایگەیاند ئێمە جەقت دەکەینەوە کە کۆنفرانسەکە بێتە کۆنفرانسێکی نەتەوەیی کە ڕەنگڕێژی ئێرادەی گەلی کورد و کوردستان بکات. لە یادی تێپەڕبوونی 99 ساڵ بەسەر پەیماننامەی لۆزان و دەیەمین ساڵیادی شۆڕشی 19 تەموزی ڕۆژاوای کوردستان کە جەدەکەی ئەوروپا و کوردان و دۆستەکانیان کۆمەڵێک چالاکی و ڕێپێوانیان لە ئەوروپا ئەنجامدا. لە 99مین ساڵیادی پەیماننامەی لۆزان هێرش و داگیرکاریەکانی تورکیا بۆ سەرگەلی کورد لە کۆمەڵێک شاری ئەوروپا ئیدانەکرا. لە شتوتگارتی ئەڵمانیا ڕێپێوانێک دژی فاشیزمی دەوڵەتی تورکیا ئەنجامدرا. لە شاری دۆسلدۆرفی ئەڵمانیا هەزاران کەس ڕژانە سەر شەقامەکان. هەر لە درێژەی چالاکیەکان لە ئەڵمانیا بە هەزاران کورد و دۆستەکانیان لە شارەکانی فرانکفۆرت، درێسدن، بەرلین، هامبۆرگ، کێل، ئۆلدنبێرگ، هانۆڤەر، بێرمن و فریبۆرگ و هەروە لە وڵاتی فەڕەنسا لە شارەکانی پاریس، مارسیلیا، ڕین و بورد و ڕژانە سەر شەقامەکان. لە ڕێپێوانەکان هێرش و داگیرکاریەکانی تورکیا ئیدانەکران و هەروەها 99مین ساڵیادی پەیماننامەی لۆزان شەرمەزار کراو کە کوردستان کرایە قوربانی وڵاتانی زلهێزی جیهان هاوکات بەرخودانی گەری لە دژی داگیرکاری بەرزڕاگیرە. بەڵێ بەڕێزان نێردراوی ستێرک تیڤی هەندرێ هەورامی لە لۆزانەوە لەگەڵمانایە. سڵاو لێ بێم کاتت باش هەندرێن. دەمەوێت دوای زانیاری لەبارەی چالاکیەکەوە بە بینەران ڕابگەێنیت. وەڵێ سپاست دەکەم سڵاو ڕێز بۆ تۆ بۆ هاوکاران و هەروە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەمان وەکو ئێوەش لە راپۆرتەکان و هەواڵەکاندا کە ئێستا باستان کردنا میوانەی کە لێ وترا دووبارەیان کەمەوە ئەمڕۆ لە شاری لۆزان لە کاتژمێر 3 پاژنیوەڕۆ چالاکیەک بە شێوازی کۆبوونەوە سەرەتا ئەنجام درا دەستی پێکرد لەو شوێنەی کە ئەو لایەنانەی کە کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان دابەشکرد گەلی کوردستانیان دابەشکرد لە پەیماننامەی لۆزاندا لەوێ کۆبوونەوە پاش ئەوەی کە کۆبوونەوەکە ئەنجام درا و گفتوگۆ لە نێوان ئەو خەڵکانەی کە لەوێ بوون بەڕێوە چوو دواتر ئاخاوتن کرا پارت و لایەنەکان میوانەکان قسەیان کرد باسییان لە
شەرمەزارکردنی ئەو پەیمانە کرد لە لۆزان هەروەها جەق لەوە کرایەوە کە گەلی کورد و ئازادی خوازانی دنیا ئەو پەیماننامەیە ناناسن و بەمایە پوچی دەزانن و هیچ کاتێگەلی کورد ئەو گەلە نییە کە لە 99 ساڵ بەر لێ ئێستا بوو بەڵکو ئەمڕۆ گەلی کورد خاوەن ئیرادەیە خاوەن ڕێخستنە خاوەن هێز و ئیرادەی خۆیەتی بۆیە ئەمڕۆژ لێرە کۆبوونەتەوە لە لۆزانی سویسرا بۆیە و پەیامە بە هەموو لایە بگەن بە تایبەتی ئەو وڵاتانەی کە ئەمڕۆ دەیانەوێ بە پراوێزخستنی کورد جارێکی دیکە پەیماننامەی لۆزانێکی دیکە بەسەر گەلی کورد و گەلانی ئازادی خوازدا بسەپێنەوە. پاش ئەو کۆبوونەوەی کە لەوێ لە غیپۆن لە کۆشتی غیپۆن لە بەردەم گەشتی غیپۆن کرا بە ڕێپێوانێکی درێژمەودا کە چەندین کیلۆمەتر بوو ڕێپێوەران هاتنە ئێرە ئەو کۆشکەیە کە لێرە واژۆی پەیماننامەی شومی لۆزان کراوە کۆشکی ئوشۆ لێرە کراوە و پەیماننامەیە لێرەش کۆبوونەوە کرا دیسان وێڕای وتنەوەی دروشم ژمارەیەک لە کەسایەتی و پارت ویلایەنەکان قسەیان کرد ئەوانیش جارێکی دیکە جەختیان کردەوە کە گەلی کورد بە هیچ شێوازێک قبول ناکە لۆزانێکی دیکەیان بەسەردا بسەپێنرێتەوە هاوکات بە شێوەیەک لە شێوەکان ڕژێمی تورکیا داگیرکاریەکانی هێرشەکانی کۆمکوژی و تاوانیەکانی لە کوردستان لە باشوور لە ڕۆژاوای کوردستان شەرمەزار کرا سڵاو ئاراستەی ئیمرالی کرا سڵاو ئاراستەی بەرخودانی شەڕوانان و گەریلا کرا. من میوانێکی بەڕێزم لەگەڵدایە لە باشووری کوردستانەوە تۆ بەڕێز ئەنوەر حسێن بازگێر ڕۆژنامەنووس قسەی زیاتر لەگەڵ بەڕێزیان دەکەم کاگەنوەر زۆر بەخێر بێن سپاسە دەکەین لەگەڵمان بەشداری. ئەمڕۆ بەڕێزە چالاکیەکەی لۆزانت چۆن بینی و ئێوەش لە باشووری کوردستانەوە بۆچی ئەو ڕێگا دوورەتان بڕی و هاتوونەتە لۆزان؟ زۆر سپاس. لە ڕاستیە وەکو تۆ باس کرد ئێرە ئەو کۆشکەیە کە خیانەتی بەرامبەرگەلی کورد لێکراوە بە تایبەتی بە پێشنیاری دەوڵەتی ئەتاتورک و کەمالی نوێەوە بە هەماهەنگی لەگە وڵاتانی سەردەست دوای جەنگی جیهانی یەکەم. لە بەرامبەر بە نەزەری من ئێمە جگە لە ئامادەبوونمان وەکو هەڵوێستێکی نیشتیمانیونەتەوەی وەکو ڕۆژنامەنووس لە هەمان کاتە پێویست بوو بەشێکی زۆری گەلی کورد لێرە بێ و ئەم کۆشکە کە واژۆی یا با بڵێم مافەکانی گەلی کوردیتی هەڵوەشێنرایەوە بە خاتری بەرژەوەندی وڵاتە زلهێزەکان و هەموو کۆشکێک کە دانیشتەکەی لێکرا بوو کە تو باست کرد کۆبوونەوە لێرە و ڕێپیوان و میتینگ لێرە ئاماژەیە بۆی کە پێش 99 ساڵ بەرامبەر بە گەلی کورد خیانەتێکی گەورە کراوە و لە ناو کۆی ئەو وڵاتانی کە دابەش کران و بەشێکی زۆر لە نەتەوەکان بە مافەکانیان گەیشتن گەلی کورد جیالەوەی کە فاکتەری زاتی ناوخۆی هەبوو و کێشە و ناوخۆ ملوانەکان بەڵام بەداخەوە بوو بە قوربانی لە نێوان ملوانەی زلهێزەکان و تا ئێستاکانە ئێمە بەو کێشەوە ناڵێنین. ئێمە 9 ساڵ پێش ئێستا خیانەتێکی گەورە بەرامبەر گەلی کورد کراوە بەڵام قسەکەوەیە کە هێشتا گەلی کورد زیندووە بە پێ وەستاوە و هێشتا گەلی کورد داوای مافەکانی و حەقی بەرخوردی و خۆیەکە بۆ ژیانێکی باشتر و بۆ دەوڵەتێکی سەربەخۆ بۆ نیشتیمانێکی ئازاد. هێشتا پاش 9 ساڵ پاش ئەو هەموو قەتڵ و ئامەی کە لە هەر پارچێکی کوردستان کراوە پاش ئەو هەموو قوربانیانەی کە هێزی پێشمەرگە گەریلا پێشمەرگە لە ڕۆژهەڵات باکوور ڕۆژهەڵات ڕۆژاوا داوێتی هێشتا بە پێ وەستاوە هێشتا ئەوە تا لێرە داوای سادەتری مافی خۆیەکە وەلانی کەم داوای هەڵۆشانەوەی ئەم بڕیارانەکە ئەم بڕیارانە ڕاستە لە ڕووی سیاسیەوە جێبەجێکراون بەڵام لە ڕووی یاساییەوە هێشتا ئەمە ئەو بەندانەی کە تایبەتن بە مافەکانی گەلی کورد بۆ بەدەستێنانی سەر بەخۆی بۆ ڕیفراندۆمێک هێشتا ئاکرێ زیندوو بن هێشتا ئەم دەوڵەتە زلێزانە ئاکرێ لە بەرامبەر ئەو غەدر و خیانەتی کە لە گەلێکی گەورەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان کردووە کە شایانی قوربانی و بەرخودان و کلتور و خاک و نیشتیمانە هەم ئەمازانێ و هەم ئەم داگیرکاری دەوڵەتی تورکیا و عێراق و ئێران و سووریا ژەزانێ و هەم ئەم قەتڵ و ئامە ژەزانێ بەرامبەر ئەم گەلە حەقە لەسەر ئەم دەوڵەتە خودی ئەم دەوڵەتە کە ڕێگای پێدراوە کە ڕێگای داوە ئەم گەلە کۆمەچە نێو دەوڵەتە بکرێ بێتە دەنگ و خودی یەکێتی ئەوروپا ئێستا و خودی ئەمریکا کە ئێستا ڕابەرایەتی گەورەی وەکو سلهێزێکی جیهانەکە هێشتا ئەبێ لەسەر مافەکانی گەلی کورد بێنە دەنگ وە لە بەرامبەر ئەو جینۆساید و قەتڵ و ئام و فاشەیە کە دەوڵەتی تورکیا ئەیکاوە دەوڵەتانی تری ئێران سووریا ئەیکەن حەق لەسەر ئەمانە بەڵام کاگەندرێن ئەمانە من باسم کرد پەیوەندی
ڕاستەخۆی بە سیاستی نێودوڵەتی و بەرژەوەندی ئەم زلهێزانەوە هەیە بەڵام گرفتێک یا با بڵێم فاکتەرێکی ئەساسی بوونی یەکدەنجی و هاوپەیمانێتی و خەباتی گەلی کوور و نێونەتەوەی بوون و ئینتەرناسیۆنال بوونیەتی کە نییە بەداخەوە پێویست بوو هەموو هێز و لایەنە سیاسیەکان ئەمڕۆ لێرە ئامادە بن و لەو بەحث و خواسانی کە ئەمڕۆ کردومانە بەڕێز زوبێر ئایدار ڕایگەیان کە بۆ ساڵی داهاتوو ساڵەی تێپەڕبوونی ئەم گەلە کۆمەچی و ئەم خیانەتە و ئەم لە دەستدانی ئەم خەون و خۆزگە گەورەی گەلی کورد دیشان کۆنفرانسێکی گەورەتر بەڕێوەچەکە لانی کەم 100,000 کەس تێ ئامادە بێ لە هەر چوار پارچەی کوردستان وەلانی کە متوانە فشاری زۆرتر دروستکە بۆیە ئەمێ بڵێم ینی مەسەلەن هاوهەنگی و هاونەتەوەی بوون و هاونیشتیمانی بوونی نێوان هێزە سیاسیەکان و خەڵکی کوردستان ئەمە زۆر گرنگە و لەوەش گرنگترەوەی بەداخەوە کە ئەما بێ مەسەن زۆر بە میدیایی بکرێ و لە ناو سیستەمی پەروەردە لانی کەم لە حکوومەت هێرەی کوردستان لە خۆسەرەکانی ڕۆژئاوا بخرێتە ناو سیستەمی خوێندنەوە خەڵک ئێمە زۆر جار بە سەحیر پەیماننامەی سیڤەرە و لۆزان هەڵی وەشاندوێتەوە بەڵام لە ئەسڵە ئەبێ ئێمە فاکتەرە زاتیەکان بۆچی کارێزماتیکەکانی گەلی کورد کە لەو نوێنەرایەتیانە بەشدار مستەرکەوتونە بن بۆی بەشێک لە خیانەتی ناوخۆ و مەسەلەن هاکتەرەکانی چیەوە بۆچی ئەو گەلانە پشتیان لە کورد کرد ئایا پەیوەندیەکە ڕاستەخۆ بە خۆمانەوە یان فراغێک هەیە بۆشاییەک هەیە و ئایا ئێمە دوای 99 ساڵ هێشتا لەبەر دەم دووبارە بوونەوەی ئەم ئەزمونەیەین جارێشکە خیانەتمان لێ بکرێت جارێشکە ئەزمونەکانمان لە دەست بچێ بە نەزەری من ئەمانە پێویستی بە کۆنفرانسێکی گەورە هەیە لەسەر ئاستی دنیا بە بەشداری ئەم وڵاتانە بە بەشداری نەتەوەیەکگرتوەکان بەشداری خەڵکانی شارەزا و لەمان چاکە پێویستی بە لێکۆڵینەوە و دراسە و چاپکردنی دهان پەرتووکی جۆراوجۆر هەیە زۆر سپاس دەکەم سپاس بۆم دەرفەتە کورتە کە لە خزمەتی بەڕێستاوە بەڵێ فەرمان لە ئێستادا چالاکیەکە